کافین مادەیەکە بەشی زۆری لە ناو چایە و قاوەدا هەیە، تەمە ڕێژەکەی لە قاوە زیاتر ناو چایە. ئەو کەسانێکەوە کافینی زۆر دەخۆن، تەمە کافین سوودی هەیە کەوا دەکاتن کە هۆشدار بکاتن تاقەت دەداتێ، بەڵام ئاگاشمان لێ بیتن ئەگە بێت ئەوش لە ڕێژەی دیاریکرا و تێپەڕی بیتن ڕۆژێ مەتەڵەن قاوە و چایە مەحاڵە بکەن لە 5 پیاڵە یان لە 5 فنجانی بچووک قاوە چایە زیاتر نەخۆینەوە، چونکە مادەی کۆفاین لێدانی دڵی زیاد دەکاتن و مادەی کۆفاین خەوی دەزڕێنیتن، ینی تووشەوەی دەبێتن کە پێدەن عەرەق ینی ئینسۆمنیا ینی خەوی دەڕواتن، واروە مادەی کۆفاین ئەگە بێت و بە شێوەیەکی زیاد بخورێ لەوانە تووشی بە قەبزی دەکاتن، واروها پاڵەپەستۆی دڵ و بۆڕێکانی خوێنیش زیاد دەکاتن. بۆیە ئەو خواردنەوانە سوودی هەیە، بەڵام پێویستە بە ڕێژەیەکی تەندروست بخورێتەوە، نەوەک ئەو کاتی تووشی بە زیانەکانی بیتن لە جیاتی سوود وەرگرتنی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.